ئەگەر کەسێکت خۆشویست زیادەڕۆیی لە ناس هەڵگرتنی مەکە بەڵکو دەرسی فێرکە. ئەو کەسەی تەنیا گرنگی بە ورجی خۆی دەدا نرخی نییە. پیاوی عاقڵ لە ڕێگای ڕاست دەرناچێ چونکە زانیاری بەرفراوانی هەیە و هەڵسوکەوتیشی لە چوارچێوەی دابوونەریتی گشتیدایە. من یارمەتی قوتابیەکانم نادەم بۆ چارەسەرکردنی کێشەکانیان تا ئەو کاتەی خۆیان بۆ چارەسەرکردنی کۆشش دەکەن و ناتوانن پێکاتەکانی کێشەکەشی بکەنەوە. ئەگەر تواناکانت لای کەسانی تر دیار و ئاشکرا نەبوون زیانێکی نییە بەڵکو زیان لەوەدایە کە تۆ هەر لە بنەڕەتدا توانات نەبێ. نەبوونی وەزیفە مای نیگەرانی نییە بەڵکو ئەوەی مای نیگەرانیە ئەوەیە کە وەزیفە هەبێ بەڵام توانا و لێهاتوویی بۆ ڕاپەڕاندنی کارەکە نەبێ. ماڵی حرام بەردەوام نابێ. پیاو دەبێ بە هۆشیاری و ڕژدیەوە هەڵسوکەوت لەگەڵ ئەو کارەدا بکە کە بواری تایبەتمەندی خۆیەتی خۆی لە کاروبارێکەوە هەڵ نەقورتێنێ کە نایزانێ و دەسەڵاتی ئەوەی نییە کە هەڵسوکەوتی تێدا بکە. زیشیا دەڵێ خۆت بەو کاروبارە بچووکانەوە سەرقاڵ مەکە کە ئەنجامێکی گەورەی لێ ناکەوێتەوە بەڵکو خۆت بۆ ئەو کاروبارانە تەرخام کە ئەنجامی گەورەی لێ بەدەستێ واتە لەو کاروبارە بچووکانە ورد مەبەرەوە کە سنووری کاروباری گەورە نابڕێ. حەق بڵێ و شەرم لە هیچ کەسێک مەکە تەنانەت ئەگەر مامۆستای خۆشت بوو گوتویانەکە خاوەن حەق سوڵتانە. ئەوانەی گۆشەنیگای سیاسی ئایدۆلۆژیان هەیە لە توانادا نییە لەگەڵ دژە ئایدۆلۆژیای خۆیاندا بگەنە ڕێگا چارەیەکی مامناوەندی. ناڵێکی خۆشەویستی بابەتەکە تێک و پێک دەدا. گەل بە فەرمانی تند و مەحکەم ببەستەوە و بە سزادانی تند لێپرسینەوەیان لەگەڵدا بکە. خەڵک ترسیان هەیە بەڵام شەرم ناکەن. ئەوەی کە ڕەوشی چاکەخوازی ئەو تۆی هەیە کە ڕێگەکانی سەرکەوتنی بۆ دەکاتەوە و هاوڕێی ئەو تۆی هەن کە لە هەمان ئامانج و بەهادا بەشداری لەگەڵدا دەکەن هەرگیز بە تەنیا نابێ. پێویستە لاو لە ناو ماڵدا چاکە لەگەڵ باوکو و دایکیدا بکە و ڕێز لە خوشک و براکانی بگرێ. پێویستە کە بە کردار و گفتاری جوان مامەڵەی باوک و دایکی بکە و دەمەقاڵێ لەگەڵ براکانیدا نەکە و ڕێساکانی ئەدەب و بنەماکانی هەڵسوکەوتی جوان ڕەچاو بکە. دۆک لەبارەی کۆنفۆشیۆسەوە لە یەزیلی پرسی بەڵام زیلو نەیزانی چۆن وڵامی بداتەوە. کۆنفۆشیۆس گوتی ئاوا وڵامی بدەرەوە لە بیری نییە نان بخوا ئەو پەڕی کۆشی خۆی لە خوێندنەوە و کارکردندا دەخاتە گەڕ دڵی خۆشە و بیری خەم خواردنی نییە و پیری نەناسێ. پیاو نابێ سەفەری دوور بکە ئەگەر باوک و دایکی هێشتا لە ژیاندا بن. ئەگەر ناچاریش بوو سەفەر بکە پێویستە لە ئاراستەی سەفەری خۆی ئاگاداریان بکە. پیاو نابێ یادی لە دایک بوونی باوک و دایکی خۆی لەبیر بکە. بگرە دەبێت لەلایەکەوە بەهۆی ئەوەی کە هێشتا لە ژیاندا ماون هەست بە دڵخۆشی و شادی بکە. لەلایەکی دیکەوە بەهۆی هەڵکشانی تەمەنیانەوە هەست بە نیگەرانی بکە. مادام بە شێوەیەکی ڕەوا کار دەکەم ئەوە سامان کۆ دەکەمەوە تەنانەت ئەگەر کاری مەیتەریش بکەم. هەموو کەسێک مڕخی سامان و پێگەی هەیە بەڵام پیاوی عاقڵ تەنیا بە ڕێگەیەکی ڕەوا بەدەستیان دەهێنێ. هەموو خەڵک ڕقی لە هەژاری و سوکایەتی دەبێتەوە بەڵام پیاوی عاقڵ تەنیا بە ڕێگەی ڕەوا خۆی لێیان دەرباز دەکا. پیشەگەر بەر لەوەی دەست بە کارەکەی بکە کەرەسەکانی ئامادە دەکا. لەگەڵ خۆتدا بە توندی و لەگەڵ کەسانی تردا بە لێبوردەیی ڕەفتار بکە. جا بغز و چینە لێت دوور دەکەونەوە. پێشینان هەروە بە ئاسانی بەڵێنیان بە خەڵک نەداوە چونکە لەوە دەترسان بەڵێنەکەیان پێ نەچێتە سەر. ڕاز نەکردنەوەی هەڵەیەکی ڕاستەقینەیە. سەرکەوتنی یەکجار مەزن هەروەکو هەرگیز سەرنەکەوتن وایە هەردووکیان لە خراپیدا وەکو یەکوان. ئەگەر شەیدای فێربوون بیت ئەوە لە زانست نزیک دەبیتەوە. ئەگەر هاتوو لە کارەکەی خۆشتدا جددی بووی ئەوە لە کاری خێرخوازی و بەزەیی نزیک بوویەوە. ئەگەر لەو کەسانەش بی کە شەرم دەناسن ئەوە لە ئازایەتی نزیک بوویەوە. لاوان توانایەکی گەورەیان بۆ بەدەستهێنانی دەستکەوتەکان تێدایە. چێ دەڵێ لە دوا ڕۆژدا ئەوان پێش ئێمە ناکەونەوە. ئەو شتانەی بەسەر خۆتی دەناسەپێنی بەسەر کەسانی تریشدا مەیسەپێنە. دەبێ ئێمە بۆ کاری چاک دەست پێشکەر بین لە کاری خراپ دوور بکەوینەوە. ئەمە وەکو ئاوی کوڵاو وایە کە دەست دەسووتێنێ. کاتێک کەسێکی عاقڵ دەبینی لێوە فێر بە کاتێکیش کەسێکی نائاقڵ دەبینی پێویستە پشکنین لە خۆتدا بکەی.
پیاوی عاقڵ دەبێت زانیاری بەرفراوانی هەبێ. نابێ فەرمانڕەوا کەسێکدا بمەزرێنێ کە قسەی هەنجویناوی بۆ دەکا و نابێ گاڵتە و سوکایەتیش بە شەڕەنجێزێک بکە ئەگەر هات و قسەیەکی ڕاستی گوت. پیاوی چاکەکار لە یارمەتیدانی کەمی کەسانی تر و زۆربێژی شەرمەزار دەبێ. پیاوی بەخشندەی ڕەوشجوان لە کاری چاکەدا یارمەتی کەسانی تر دەدا و هەرگیز بۆ ئەنجامدانی کاری خراپە یارمەتیان نادا. پیاوی بەخشندەی ڕەوشجوان بەهێمنیەوە ڕوبەڕووی هەژاری دەبێتەوە و پیاوی بەدخۆڵقیش کاتێک ڕوبەڕووی هەژاری دەبێتەوە تەحەدای ڕژێم و ڕایگشتی دەکا. پیاوی عاقڵ وێڕای پابەندبوون بە باوەڕەکانی خۆی لەگەڵ کەسانی تریشدا دەگونجێ بێ ئەوەی کوێرانە دوایم بکەوێ. پیاوی نائاقلیش کوێرانە دوای کەسانی تر دەکەوێ بێ ئەوەی پابەندی باوەڕەکانی خۆی بێ. مرۆڤی پەروەردەبوو هەوڵ دەدا تێوریە ئەکادیمیەکان بخوێنێتەوە، گەڕان بە دوای ڕۆزیدا بەلایەوە گرنگ نییە. پیاوی ڕەوشجوان لەگەڵ خۆیدا توند و بەزی بکە، پیاوی بەدخۆڵقیش لەگەڵ کەسانی تردا. ئایا بەخشندە شایانی ئەم ناوەیە ئەگەر واز لە دادپەروەری و چاکەکاری بێنێ؟ بەڵام هەر چۆنێک بێ پیاوی بەخشندە هەرگیز واز لە دادپەروەری و چاکەکاری ناهێنێ. پیاوی بەخشندەی ڕەوشجوان هەوڵ بۆ تێرکردنی سک و خۆشی ماڵەکەی نادا، بەڵکو بۆ ئەوە هەوڵ دەدا کە لە ڕاپەڕاندنی کارەکانیدا جددی بێ و لەسەر قسەکانی خۆی سوور بێ. هەروەها بە تاسەشەوەیە تا لە پیاوانی ڕەوشت باشەوە فێر ببێ. ڕەوشجوان سنجی فراوانە، بەڵام چروک باری خەمەکانی گرانن. مرۆڤی ڕەوشجوان دڵێکی ئارامی هەیە و بەرزەفڕ نییە، بەڵام چروک بەرزەفڕ و هەرزەیە. پیاوی ڕازگۆ لە ڕێگای وتار و معریفەکانیەوە کەسانی دیکە پەروەردە دەکا و لە ڕێگای ئەو هاوڕێیانەشیەوە خۆی پەروەردە دەکا. ئەوەی بەلای ڕەوشت بەرزەوە گرنگ بێ بوونیان نەبوونی چاکەکاری و کەرامەتە، هەژاری لە ژیانی مادی بەلای ئەوەوە گرنگ نییە. پیاوی عاقڵ دەبێ بە وردی بیر لە حەوت پرسیار بکاتەوە: ئەوەی بینیم دەیناسم، ئەوەی گوێم لێبوو تێیدەگەم، ئایا لەگەڵ کەسانی تردا نەرمونیانم، ئایا ئاکارم جوانە، ئایا بە ڕازگۆیی و دڵسۆزی لەگەڵ خەڵکدا دەدوێم، ئایا بە جددی و لێبڕاوانە کار دەکەم، لە کاتی ڕوبەڕووبوونەوەی گیرروگرفتدا چۆن داوای یارمەتی لە کەسانی تر دەکەم، ئاکامی تووڕەبوون چییە، ئایا ئەوەی کە ئاواتی پێدەخوازم شایانی ئەوەم بۆم بێتە دی؟ ڕەوشتبەر سێ وەسیەتی هەیە: وریابە لە کاتی لاویدا لە نێو خۆشیەکاندا نقوم نەبی، وریابە لە کاتی بە ساڵدا چووندا لە ململانێ و کێشە و بەرە دووربی، وریابە لە کاتی پیریدا لە تەماحکاری و چاوبەرسێتی بە دووربی. مرۆڤی کەمدوو لە کارکردندا دەست و بردە. هەڵەی فەرمانڕەوا هەروەکو چۆن هەموو کەس مانگ و خۆر دەبینێ ئاوا ڕوون و ئاشکرایە، بەڵام جەماوەر هێشتا ڕێزی دەگرێ چونکە هەڵەکەی خۆی ڕاست کردوتەوە و ئەوان دوای ئەوەی هەڵەکەی ڕاست کردەوە ڕێزی دەگرن. مرۆڤی ڕەوشت جوان ئەمانەت و وەفاداری بەلاوە گرینگە، بایەخ بە کاروباری سووک و چروک نادا. پیاوی ستەمکار لە پڵنگ دڕترە. ئەوەی هەڵسوکەوتی خۆی بەداب و ئاکاری گشتیەوە دەبەستێتەوە کەسانی تر دانی پێدا دەنێن کە خاوەن ڕەوشتێکی بەرزە. هیواخوازم کە بە ساڵاچوان بە ئاسوودەیی و ئارخەیانی بژین و متمانەی هاوبەش باڵ بەسەر هاوڕێیان دەبکێشێ و مناڵانیش ئاگاداری و چاودێریان هەبێ. ڕۆڵی دابەنەریتیەکان لە گرنگیدان بە گونجان و تەبایی خۆی حەشارداوە. لە هەموو هەڵسوکەوتەکان زیرەکانەتر ئەوەیە کە لەو ناوچانەدا نیشتەجێبین کە دابوونەریتی ساکاریان هەیە، ئەگەرنا چۆن ئەمە بە زیرەکی دادەنرێ. خراپ بەکارهێنانی وشەکان دەبێتە هۆی قسەی نامەنتەقی. ئەگەر هەڵسوکەوتی فەرمانڕەوا دروست و ڕەوا بێ، تێکڕای گەل ملکەچی دەکەن بێ ئەوەی فەرمانیان بۆ دەرچێ، ئەگەرنا تێکڕای گەل ملکەچی ناکەن هەرچەندە چەندین جاریش فەرمانیان بۆ دەربچێ. ئەو کەسەی قسەکانی هەنجویناوی بێ کەسێکی درۆزنە و ڕەوشتێکی بەرزی نییە. قسەی هەنجویناوی درۆزن دەبێتە هۆی داڕمانی ڕەوشت، واتە ئاخاوتن بە قسەی بۆش و بەتاڵ هیچ مانایەکی نییە. ئەوانەی هەموو ڕۆژێ بۆ ئاخاوتن لەبارەی بابەتگەلی سووک و چروک کۆ دەبنەوە، ئاخاوتنەکەیان نامەنتقی دەبێ، بە خۆنازینیش بە زیرەکی دەستکەوتی مەزن ناهێنێتە دی. مرۆڤ چۆن لەلایەن کەسانی ترەوە پەسەند و بەڕێز دەبێ ئەگەر بەڵێنەکانی خۆی نەباتە سەر؟ هەموو خەڵک دەخۆن و دەخۆنەوە، بەڵام کەمێکی زۆر کەمیان بەڕاستی تامی خواردن و خواردنەوە دەزانن. ئەگەر مرۆڤ
بیر لە نەخشەیەک بۆ دووە ڕۆژی خۆی نەکاتەوە بە زوویی گیرروگرفت سواری سەری دەبن. ئەگەر خەڵک بەیەک لە سەدی کۆششکردنیان سەرکەوتن بەدەست بێنن ئەوە من 100 ئەوەندەی ئەوان کۆشش دەکەم. ئەگەر خەڵک بەدە لە 100 کۆششی خۆیان سەرکەوتن بەدەست بێنن ئەوە من 1000 لە 100 ئەو کۆشش دەکەم. مرۆڤی ڕەوش جوان خەڵکی خۆش دەوێ بە تایبەتی دایک و باوکی. دەکرێ سوپایەک بێ سەرکردە بێ بەڵام ناکرێ مرۆڤ ئاواتەکانی خۆی لە دەست بدە. هەرگا سێ کەس ببینم یەکێکیان تێدایە کە دەکرێت لێەوە فێر ببم بەڕەنجێک کە لەلایەنە باشەکانی فێر ببم و کەم و کوڕیەکانیشی بکەمە سەرچاوەیەک تا یارمەتی دەرم بێ لە زاڵبوون بەسەر کەم و کوڕیەکانمدا. دەبێ ڕووناکبیر ورەی بەهێز و دان بە خۆداگرتو بێ چونکە بەرپرسیارەتێکی گەورەی دەکەوێتە سەرشان. ئایا هێنانەدی پرەنسیپەکانی چاکەکاری ئەرکێکی قوڕز نییە؟ ئایا سووربوونی لەسەر هێنانەدی نمونەیی باڵاکانی بە درێژایی ژیان پرسێکی سەخت نییە؟ چاکەکار ژیانی خۆی لە پێناوی سەلامەتی نیشتیماندا تەرخان دەکا ئەو جگە لە دەستکەوتێکی ڕەوا شتێکی دیکە وەرناگرێ. زەمن وەکو ڕووبار شەو و ڕۆژ بێ پسانەوە دەڕوە. کاتێک زستانی سارد دێ دەزانین کە گەڵاکانی دارسنەوبەر و سەر و سیز نابێ و هەڵناوەرێ. فەرمانڕەوا بە دادپەروەری و چاکەکاری وڵات بەڕێوە دەبا و وا دەردەکەوێ کە هەردەڵی ئەستێرەی باکوورە و ئەستێرەکانی دیکە بە دەوریدا دەسوڕێنەوە و پشتیمانی جەماوەری گەلەکەی بەدەست دێنێ. بە خوێندنەوەی معریفە کۆنەکان مرۆڤ شتی نوێ فێر دەبێ و دەتوانێت کەسانی تریش فێر بکە. معریفە لە زگماچیەوە بەدەست نایە بەڵکو لە ڕێگای ئەو کۆششە بەدەست دێ کە بۆ خوێندنەوەی شارستانیەتی کلاسیکی کۆن دەخرێتە گەڕ. ڕۆژانە 3 جار ئاکارەکانی خۆم بەسەر دەکەمەوە و لە خۆم دەپرسم ئایا هەرچی لە توانامدا بووە بۆ یارمەتیدانی کەسانی تر کردومە؟ ئایا بە هەموو پاچی و دڵسۆزیەکەوە مامەڵەم لەگەڵ هاوڕێیاندا کردووە؟ ئایا بە شێوەیەکی جددی بە دەرسەکانی خۆمدا چوومەتەوە؟ لە تەمەنی 15 ساڵیمدا بڕیاری خوێندنمدا. لە تەمەنی 30 ساڵیمدا توانیم بە پشتبەستن بە خۆم بژیم. لە تەمەنی 40 ساڵیمدا توانیم هەموو جۆرە معریفەیەکی سوودبەخش بۆ چارەسەری گیرروگرفت وەربگرم. لە تەمەنی 50 ساڵیمدا بەرپرسیاری خۆمم زانی. لە تەمەنی 6 ساڵیدا توانیم چەوت و ڕاست لە یەکتری جیا بکەمەوە و لە تەمەنی 70 ساڵیمدا هەرچی حەزم لێ بوایە دەم کرد بەڵام بە بێلایەنی دێڵێم کە من هەڵسوکەوتێکی شایستەم هەبوو. لە تەواوکردنی کاردا پەلەپەل مەکە و بە دوای بەرژەوەندێکی سادەدا مەگەڕێ. ئەگەر پەلەپەلت کرد ئامانجەکەت ناهێنیتە دی و ئەگەر بە دوا بەرژەوەندێکی بچووکیشەوە بووی ئەوە لە هێنانەدی دەستکەوتی گەورەدا سەرکەوتن بەدەست ناهێنی. ئارام نەگرتن لە کاروباری سادەدا وێرانکاری بەسەر نەخشەی گەورەدا دەهێنێ. سروشتی خەڵک زۆر لە یەکتر دەچن بەڵام لە کار ڕاپەڕاندندا بەهۆی کاریگەری ژینگە و دابوونەریتی جیاوازەوە لە یەکتری جیاوازن. فێربوونی بێبیرکردنەوە مرۆڤ کوێر و وێڵ دەکا. بیرکردنەوەی بێ فێربوون مرۆڤ وا لێ دەکا لە کاروبار تێنەگە. زانست دەخوازم بەڵام تێر نابم. کاریش دەکەم بێ ئەوەی شەکەت و وەڕز بم. ئەگەر هەمیشە هەر ئەوە جێبەجێ بکەم کە فێری بووم ئەوە سوودم پێ ناگەێنێ. ئایا بەوە دڵخۆش نابم کە پێشوازی هاوڕێیەکی دوورە وڵات بکەم؟ ئایا من چاکەکارێکی پەروەردەبوونیم؟ ئایا بەهۆی خراپ تێگەیشتنی کەسانی ترەوە بۆڵەبۆڵ ناکەم؟ کاتێکە قسە دەکەی پێویستە چاودێری هەڵسوکەوتەکانت بکەی. کاتێکیش کار دەکەی پێویستە چاودێری قسەکانت بکەی. پاشاون و پاشاوو لە مەملەکەتی چۆی ڕۆژئاوا بە شێوازێک فەرمانڕەوایی دەوڵەتیان دەکرد کە کۆش و پشودان بەیەکەوە کۆبکاتەوە. 3 جۆر خۆشی سوودبەخش و 3 جۆر خۆشی زیانبەخشەیە. خۆشی تەنبێبوون و خۆشی ستایشکردنی کەسانی تر و خۆشی هاونشینی هاوڕێیانی دڵاوە. ئەم 3 خۆشیە سوودبەخشن بەڵام خۆشی خۆ بە گەورەزانین و خۆشی خۆ هەڵکێشان و خۆشی سەرسفرە هەرسێکیان خۆشی زیانبەخشن. 3 جۆر هاوڕێ دەکرێت باوەڕیان پێ بکرێ: شەریف، ڕازگۆ، خاوەن شارەزایی و معریفەی زۆر. 3 جۆر هاوڕێژ ناکرێ باوەڕیان پێ بکرێ: مەرایکەر، دووڕوو لەگەڵ ئەو کەسێک کە زێدەڕۆیی لە قسەکردندا دەکا بەڵام لێهاتووی و توانای نییە. پیاوی چاکەکار وتەی سوودبەخشی نەمری هەیە بەڵام هەر کەسێک کە وتەی سوودبەخشی نەمری هەیە چاکەکار نییە. کاتێک قوتابیەکان فێر دەکەم بە یەکسانی مامەڵە لەگەڵ هەمیاندا دەکەم. مرۆڤی گەوج هەمیشە لافی زیرەکی لێ دەدا. پیاوی خاچیش حەز دەکا لە وەرگرتنی بڕیاردا ئازاد بێت. ئەگەر بەرەبەیان حەقیقەتێک فێر ببم لەوە پەشیمان نابمەوە ئەگەر ئێوارە بمرم. ئەگەر تێگەیشتی
بڵێ بڵێ، ئەگەر تێنەگەیشتی بڵێ نا، اینجا عاقڵی. ئەوەی کە بە معریفەوە سەرگەرم بووە چاکترە لەوەی کە شەیدای داواکردنی معریفەیە. ئەوەش کە بە معریفەوە دڵشادە لەو کەسە کەمتر هەست بە ماندووی دەکا کە شەیدای داواکردنی معریفەیە. پیاوی عاقڵ هەرگیز هەڵناخەڵەتێ، چاکەکار هەرگیز نیگەران نابێ و ئازاش هەرگیز ناترسێ. پیاوی عاقڵ هاوڕێی لەدەست ناچێ و وشەی تێکەڵ و پێکەڵیش لە دەمی دەرناچێ. پیاوی عاقڵ بە ئاو دڵخۆش دەبێ، بەڵام چاکەکار بە چیاکان ئاسوودە دەبێ. عاقڵ چالاکە، بەڵام چاکەکار ئارام و مەندە. عاقڵ بەختەوەرە لە ژیاندا، بەڵام چاکەکار تەمەن درێژە. ئەوانەی بەهای بەرزیان هەیە لە سۆنگایی خۆشەویستی ژیان و ترسان لە مردن لە کاری خێر و چاکە زەرەرمەند نابن، بەڵکو لە ڕێگەی قوربانیدان بەخۆ لە کاری خێر و چاکە بەردەوام دەبن. بەهای بەرزی مرۆڤ بریتیە لە حەق و پرەنسیپەکەشی ڕەوشی چاکەکاریە. بناغی ئەمەش دادپەروەریە و لێهاتوویی پێویستیش 6 هونەرە. ئەگەر پیاو لە بەهرەی ئەدەبی سادەتر بوو وەکو کەسێکی بازاڕی دەردەکەوێت، ئەگەر بەهرە ئەدەبیەکەشی لە سادەیی زیاتر بوو وەک کەسێکی ڕووکەش و ناکردە دەردەکەوێت، بەڵام چاکەکار بەهرەی ئەدەبی و سادەیی بێکەوە کۆ دەکاتەوە. معریفەی ڕق و ئالۆز فێری ئەوانە دەکەم کە لەسەر و ئاستی پەسەندان و معریفەی ڕق و ئالۆز فێری ئەوانە ناکەم کە لە خوارەوە و ئاستی پەسەندان. دەبێ مرۆڤ گرنگی بە ڕەوشت بدا و بە وریاییەوە باوەڕ بە کەسانی تر بکە و هەموو کاتێک هەڵەکانی خۆی ڕاست بکاتەوە. هەموو کەسێک دەمرێ، بەڵام ئەگەر متمانەی گەل بە فەرمانڕەوای خۆی نەما ئەوە دەوڵەت هەرەس دەهێنێ.